یەکێکی تر لە تەوەرەکان کە ئەمڕۆ قسەی لەسەرەکەین ئەویش ڕێکخراوێکە کە لە هەڵەبجە کاری خۆیە کات وە لە هەڵەبجە دامەزراوە بۆ ئەوانەی کە بەرکەوتەی چەکی کیمیایی شاری هەڵەبجەن 37 ساڵ دوێنێ 37 ساڵ بەسەر یادکردنەوەی کیمیا بارانکردنی شاری هەڵەبجە تێپەڕی و چەندین چالاکی و چەندین بۆنە لە تەواوی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بە ڕێوە چوو بەڵام ئەوەی کە جێی قسەکردنە و ئەوەیە کە بتوانین ئێمە تەرکیزی بخینە سەرەوەیە کە ئەو کەسانەی کە بەرکەوتەی ئەم چەکەن بەرکەوتەی چەکی کیمیایین لەبەرەوەی ڕۆژانە بارودۆخیان بەرەو خراپترە ڕوان ڕۆژانە کێشەی تەندروستیان هەیە لە ڕووی مادیەوە کێشیان هەیە لە ڕووی پێداویستی دەرمانەوە کێشیان هەیە ینی ئەمانە کۆمەڵە گرفتن بۆ ئەو کەسانە دروست بوون جا ئێمە ئەمڕۆ هەم باز لەو بابەتانەکەین هەمیش باز لەواکەین بزانین ئامارێک لە بەردەستا هەیە کە بزانین چەند کەسمان هەیە کە بەرکەوتەی چەکی کیمیایی بن لە شاری هەڵەبجەیە بۆ قسە و گفتوگۆی زیاتر لەسەر ئەم بابەتانە میوانداری خات و مەهاباد شەخ هەمومینمان کردووە کە خۆی یەکێکە لە بەرکەوتەی چەکی کیمیایی و لێپسراوی ڕزگاربووانی چەکی کیمیایی شەکە ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە لە ستۆدیۆ لەگەڵمانە ئامادێ مەهاباد خان زۆر زۆر بەخێر بێ سپاس بۆ ئامادە بوونت پێم خۆشە بۆوە دەست پێ بکەین باسێکی ئەو ڕێکخراوەمان بۆ بکەین ساڵی چەند داتا مەزراندووە ئەو ڕێکخراوە و بنکەکەی لەکوێ ڕێکخراوەکە وەک کارەکانیشی چییە؟ زۆر باشە زۆر سپاس بۆ ئەم بەرنامەی و بانگێشتکردنی من دیارە من بە ئەرکی ئەزانم بۆ خزمەتکردنی تەواوی خەڵکی هەڵەبجە دیارە لە سەرەتای گەڕانەوەمان لە ڕاپەڕین کە گەڕینەوە خۆتان نەزان شاری هەڵەبجە کیمیای باران کرا دوای تریش خاپور کرا یعنی خانووی لەسەر ینی بە پێوە نێش تەختی کردوای کیمیا بارانەکە ئەو بوو کرا ناوچەیە کە هیچ ژیانی تیانەما لە دوای ڕاپەڕین کە گەڕینەوە بیرمان لەوە کردەوە کە هەڵەبجە پێویستی بە ڕێکخراوێک هەیە سەرەتا بیر لەوە کرایەوە تەنها هەوڵەکان بۆ ئەوە بێ ئەم ڕێکخراوە بۆ بەگژاچوونەوەی چەکی کیمیایی بێ بۆ قەدەغەکردنی چەکی کیمیایی بێ ماوەی چەند ساڵێک یا ساڵی یەکەم و دووهەمە ڕێکخراوەکە بەم شێوەیە کاری لەسەر قەدەغەکردنی چەکی کیمیایی کرد چونکە بەڕاستی هەم خەڵکی هەڵەبجە هەم ڕزگاربووان هەم کەسوکاری قوربانیان ئەوەی کە بە خەیاڵی هەمومانە ئەهات بیر لەوە بکەینە پێش هەموو هەنگاوێک یعنی ئەو ژەهرە قەدەغە بکرێت لە سەرتانسەری هەموو جیهانیشان نەک هەر کوردستان ئەوە بوو بەو ناوە دروستکە دواتر بیر لەوە کرایە کە سوکاری کیمیاباران و ئەوانی کە خاوەن شەهیدەکان پیان باش بوو کە ناوەکە بگۆڕێ بە ڕێکخراوی قوربانیانی چەکی کیمیایی لەبەر ئەوە ئەوان بەو شێوەیە ئەو ڕێکخراوەیە مایەوە دواتر خۆتان نەزانن بەدەلەوە کە ژمارەیەکی ئێجگار خەڵکی هەڵەبجە ڕزگاربووی چەکی کیمیاییە ڕزگاربووەکان کە سوکاری شەهیدەکانن هیونبووەکانن هی بریندارەکانن هی ئەوانشن کە ئاوارەی ئێران بوون و بەشێکیشی بەرەوڕووی سلێمانی هەڵهاتە بوون لەبەر ئەوە پێویست بوو کار ئەو ڕێکخراوە دروستکەین بە ناوی ڕێکخراوی ڕزگاربووانی چەکی کیمیایی کە بتوانێت ئەم ڕێکخراوە داکۆکی لە تەواوی مافەکانی هەموو هەڵەبجەیەکان بکات و بۆ ئەوی بتوانێت خزمەتیان بکە سەرەتای دەستپێکردنی ئەم ڕێکخراوە کار لەسەر ئەوە کرا چی بکرێت بۆ بریندارەکان بە تایبەتی چکە خۆتان نەزانن بەدەل لەو 5,000 شەهید و زیاتر لە 10,000 بریندارمان هەبوو تاوان بریندارەکان شێوازیان جۆرا و جۆرە هەیە مەسەلەن وەزعی زۆر خراپە هەیە مام ناوەندە هەیە مەسەلەن بە چارەسەری وەرگرت و ئەلحەمدولیلا بەرەو پاشە هەیە درێژخایەنە یعنی لەگەڵ یا هاتووە هەچەنە بە نسبەت ژنەکانەوە زۆر کاریگەری زۆرتر بووە بەسەر ژنەکان خۆتانەسەن ژنان بەهۆی مەسلەی مناڵبوون هەنێکیان تووشی ئەو حاڵەتانەش بوون کە هەر بە هۆی ئەو کیمیایەوە ئەناڵێنە ئێمە چی بکەین بۆ ئەوی بتوانین خزمەت بە بریندارەکان بکەین دەستپێکی ڕێکخراوەکەمان کارمان لەسەر ئەو برد کەمپینێکیان بۆ بکەین کەمپینێکمان کرد لە شاری سلێمانی ئەمە لە ساڵی تقریبن 8 ساڵ لەمەوە پێش
چکە خۆتان بیدایەتەکەی ڕکو باسم کرد زیاتر هەوڵەکانمان یەکەم جار بۆ قەدەغەکردنی چەکەکە بوو یعنی هەنگاوەکانمان بۆ نەکەنی خۆمانمان بیر چوویە وتمان جارێ پێویستە ئەم ژەهرە لە ناو ببرێت اینجا بیر لەوە بکەینەوە ئیتر هاتیینە سەرەوەی خۆتەزانین دەستوری عێراقی دروست بوو مادەی ئەوەی کە چی بکرێ بۆ هەڵەجەوە تەعویز و ئەو شانە بەڵام ئێمە کوڕێکخراوەکە سەرەتا دەستمان بەوە کرد کە هەوڵەکانمان بۆ بریندارەکان بێت چکە خۆتان نزان بریندارەکان پێویستیان بە عیلاجە پێویستیان بە ژیانە کە خزمەت بکرێن ئەو کەمپینەمان بۆەوە کرد تقریبان 8 ساڵ لەمەوە پێش توانیمان بەو کەمپینە مەبلەغێکی پاش یعنی بەڕاستی لە داهات کۆکەینەوە بۆی بتوانین دابەشیکەین بە عەدالەت وەکو یەک بەسەر تەواوی هەموو بریندارەکان بە بێ جیاوازی تقریبان هەمووی بە یەکسانی ئەتوانم بڵێم زیاتر لە 250-300 ماڵ ئەو هاوکاریان بەرکەوت ئەمە هەنگاوی یەکەممان بوو هەنگاوی دووهەم پاش چەند ساڵێکی کە توانین بڵین 4 ساڵ دوای ئەوە وەسئی من سەردانێکم کردن بۆ ئەو بریندارانەی کە بەڕاستی وەزعیان زۆر خراپ بوو ئامارەکەم چوم لە بەڕێوەبەرایەتی دەستگای شەهیدان وەرگرت بەتایبەتی باڕاو بگرم پرسیارێکە لە دوێنێ و لە مێشکمە بەڕاستی هەمیز لە یەکێکی بکەمەسە کە جەناب لێرەی بە ئەو پرسیارە ڕاستی جەنابە بکەم نزیکی 10,000 بریندار و بەرکەوتا هەیە لە چەکی کیمیایی هەڵەبجەیە لەو کاتەشە تەنیا شوێنێک کە ئەم هاوڵاتیانەی هەڵەبجە سەردانیان کردن ئۆردۆگاکانی ئێران بووە تایبەت بووە بە برینداران هیچ بە دوواداچوونێکتان کردووە کە بزانن ئەم بریندارانە تەواو برینداری چەکی کیمیایی هەڵەبجەن یاخود لاچە مەسەلەن برینداری پشتێکی تر بێ لایەنێکی ترۆ بریندار بوو بێ ینی مەبەسەکەم ئەوەیە ئەم 10,000 تایبەت هەر هەمووی 10,000 برینداری چەکی کیمیابارانی هەڵەبجەمان هەیە بەڵێ خۆتەزانی برینداری چەکی کیمیایی هەر هیچ کەس ناتوانێت بەهێن بڵێ من خۆم مەسەلەن یەکێ لەو دیاردانی کە کاریگەری لە سەرمان کرد یعنی یەکسەر ڕنگانەوەی هەبوو لەو دقا جیاوازە یعنی مەسەلەن کاریگەری یەکەم شت ئەگەر بە سووکی بەرز کەوت بێ ئەوە هیچ ئەگەر بە کوشنتەی بێ و ئەو ڕێک ئەو تۆپە بەر ئەو شوێنە کەوت بێ یەکسەر ئەو کەسە نەماوە بەڵام ئەگەر دووکەڵەکەی و هەڵمژی بێ کاریگەری لەسەر چاوت کردووە بە فرمێسک کاریگەری لەسەر پێست کردووە پێستەکەی ڕەش کردووە تۆ کاریگەری لەسەر بۆری هەناسە کرد و هەناسەتی تونکرۆ من خۆم هەرسێ دیاردەکە لە خۆمان دەرکەوت خۆشبەختانە ئێمە لەو کاتە بڵێن هەنێ عیلاجی سەرەتاییمان بۆ کرا بە دەرزی بەکارهێنان و بە قەترە و بە کۆمەڵی عیلاجی تاوای لێهات وردە هەتا من بەڕاستی پێستم زۆر ڕەش بووبوویەوە یعنی کاریگەری زۆر لەسەر پێست و دەموچاو ئەوانەمان ئەبێت لەبەرەوە ئێ لیژنەی طبی هەبوو یعنی شتێک نەبوو کەسێک پێشووتر برینداری شتێکی تر بوو بێ و لای خۆی بکاتە برینداری کیمیایی ئەمە هەمووی بە تەقریر طبیە و بە تایبەتی لە دوای ڕوخاندنی ڕژێمی دیکتاتۆری بەعز توانرا لیژنەی تایبەتی خەسەخانەی تایبەتی ڕوبەڕووی ئەوە بێتەوە و زۆربەی بریندارەکانی شەو کاتە خۆتەزانین کە ئاوارەی ئێران بوون هەمووی برانە نەخۆشخانەکانی تاران بە تایبەتی هەموو لەوێ عیلاجیان وەرگرت ئەن بازێک لە بریندارەکان لەوێشە بەڕاستی گیانیان سپارت و بە ئێستەشە و ڕۆژانە ئەگەر گوێ بیست بن بریندارەکان بەردەوام گیان لە دەسێن بەداخەوە کەەوەی چەندی ساڵە پیانە ماوەتەوە هەندێکیشمان هەیە ئێستا لە هەندەرانن لە دەرەوەی وڵاتن ویستم پرسیاری ئەو بکەم ئایا هیچ شتێکتان هەیە بۆی بتوانن بریندارەکان وانی بەرکەوتی چەکی کیمیایی بیان نێرنە دەرەوە و ئایا دەرمانی پێویست لە بەردەستە بۆم برینداران بۆ ئەوی نەگاتە ئەو بارودۆخە خراپی کە ئێستا وەک تۆ دەڵێیت ڕەنگە هەندێک بگاتەوەی کە گیان لەدەست بدەن بڵێ نەخۆشخانەیەکی تایبەت لە هەڵەبجە کراوەتەوە هەر بەناوی نەخۆشخانەی کیمیابارانەوە بۆ چارەسەرکردنی تەواوی بریندارەکانە ناوبەناو دکتۆری و پسپۆری تایبەتی بۆیەت هەم لە ئێران و هەم لە وڵاتانی ترەوە ئەم دکتۆرانە بۆیان ئەو بریندارانە ببینن و عیلاجیان پێبن و ژمارەیەکی باشیشیان لێن یعنی وەجبە ئەیان نێرن بۆ ئێران لەوێ عیلاجەکرێن هەنێکیان کە وەزئی تەندروستیەکان ئێجگار خراپ
نێراون بۆ دەرەوەی وڵات ماویشنێتەوە یعنی بەردەوام لەژێر عیلاجان بەڵام ئێمە لێرە هەنێ برینداری زۆر تایبەتمان هەبوو کە خۆمان مەیدانی چینە ماڵەکان بەداخەوە کە هەر لەسەر قەروێڵە و ناوماڵەکەی خۆی بەردەوام ئەو ئۆکسسیجینە لە دەمیانایە کە ئەگەر بێت و ئۆکسسیجینەکە لابرن ناتوانن ژیان بەردەوام بکەن ئەمانە بەڕاستی کارەساتێکە کە جێ ئەوە بوو کە بە زووترین کات ئێمە چیان بکەن خۆ دەزانی ئەو ئۆکسسیجینە پێویستی بەوەیە کە تەواو بێ زوو جارێکە ئۆکسسیجینیکیان بۆ دابین بکرێ هەنێ پێداویستی طبیان پێویست بوو من بەڕاستی ئەتوانم بڵێم تقریبا 4 ساڵ هەل لەمە پێش سەردانی خوشکی گەورە و خوشکی بەڕێزمان هاتو هێرە ئیبراهیم ئەحمەدم کرد پێم وەدوتم بەڕاستی هێرۆخان هاتوون بۆ شتێکی زۆر تایبەت و تۆش کەسێکی هەمیشە دەور و عاتفەی جوانت هەبوو ویستم بە پرسیارێک لێو بکەم من لە نزیک و جەناب تەناسم و ئازانم کە چەندێک خەباتێکی دوور و درێژ هەر خۆتم بنە ماڵەکەشە و پەیوەندێکی باشیشە هەم لەگەڵ هێرۆخان و هەم لەگەڵ شانازخانی شایە خۆشە خەڵکی هەڵەبجێ بەڕاستی یعنی ئەمێ بزانم ئەرکەکەی جەنابە قورستر نییە لەوەی کە یەکێکە ئەوێ ئیشێک بۆ هەڵەجە بکات و ئەمێ باسی ئەوەش بکەم ڕۆڵی هێرۆخان لە دابینکردنی پێداویستی بۆ هاوڵاتیانی هەڵەبجە یاخود بۆ بەرکەوتانی چەکی کیمیایی چۆن بوو ئەجا چیرۆکەکەی خۆشە بجێڵام بەنسبەت ڕۆڵی هێرۆخان من نامێ ماجەم باسی ڕۆڵەکەی ئەگەر پێی من ئەمەیە حەقی تەواوی پێبم بەڕاستی خاتو هێرۆ ئیبراهیم ئەحمەد ئەو کاتێکی ئێمە لە سەردەمی شاخا بووین یەکەم ساڵ یادی کیمیابارانی هەڵەبجە دیارە من لە یەکەم ساڵەوە هەتاکو ئێستا ئێمە بەردەوام ئێمە لەم یادا بەشدارین ئەو ساڵی یەکەم کە لە دەرەوە بووین لە ساڵی 1900 بەڵێ لەوێ ئەویستم باسی ئەوە بکەم یەکەم ساڵ ئێمە خۆمان لەوێ بووین لە شاری سەقز بووین یادێکی گەورە و زۆر کۆمەندانەی بۆکرا ئەوەش بە جوهدی خاتووی ئیبراهیم ئەحمەد بوو بەدەل لەوە چەندین یادی زۆر بەهێز و بە ڤیدیۆ هەموو ئەو ڕووداوانی تەبەن هەنێ ڤیدیۆی تەسویری گیرا بوو هەنێکشیان لای خوشکی بەڕێزمان هێرۆخان خۆی هەبوو لەگەڵ ئەوانەی ئێرانە لەویا عرس کرا بەڕاستی یعنی کە عرس کرا هیچ کەس هەر ئێرانەکان خۆیان تحملی بینینی ئەو ڤیدیۆیان نەکرد هەر ئەو ڤیدیۆیە کە ئێستا ماوەتەوە بەردەوام لێ ئەدرێت لە هەمان کاتە پێشەنگایەکی گەورە کرا بۆ خزمەتکردنی ئەو ژنانەی ئاوارەی هەڵەبجەیەکان بوون لە ئۆردوگاکان ئەنیشان لەویا هێرۆخان تیمێکی تەندروستی بەهێزی دروست کرد بۆ خزمەتکردنی ئاوارەکانی هەڵەبجەیەکان کە بچن سەردانی ئۆردوگاکانی هەڵەبجە بکەن بۆ ئەوەی لە نەخۆشەکان بپرسنەوە عیلاجیان بۆ بکرێ یعنی ئێمەی کرد بە تیمتیم و ڕۆشتین بۆ ئۆردوگاکان هەچەنەی و با تۆی تیانە بیچکە خۆت وەزئی تۆزێت تەندروستی خۆم تاوانە وتم نە چونکە بۆ هەڵەبجێ ئامادەم بۆ دوورترین ئۆردوگا بڕۆم یعنی خزمەت بکەم ئەوە وەکو ڕۆلی هێرۆخان ئەو کاتە لە سەردەمدا هاتمە سەر ئەوەی کە بریندارەکان لەم دواییە هێرۆخان بەڕاستی من تایبەت یعنی بە گوڕێکەوە چوون بۆ لای پەنام بۆ ئەو برد چکە تەنها ئەو گوێگرتمان بوو بەڕاستی و من لەبەرەوەی کە حورمەتێکی منیشی تایمە نەرەک و کچ و خوشکی خۆی تەعاملی لەگەڵ منە ئەکرد ڕۆشتم وتم هێرۆخان شتێکی وان بینیوە چیان لێ بکەی وتی چەند کەسن وتم ئەوەی کە زۆر خراپەمەیە تەنها جارێ بۆ ئەوانە بێت کە وەزعیان وایە لە ماڵەوەن ئۆکسسیجینیان پێوەیە یعنی ئینسان تەحمولیان ناکابیان بینێ وتی تۆ چی ئەڵێی من ئەوە ئەکەم بۆی وتم وڵای هاوکاری مادیان بکەین بۆ ئەوەی ئۆکسسیجین شتەکانیان بۆ دابین بکەین وتی چەند ئەوێ بەسەرچاو ئیتر من ئەو مەبلەغەی و خاتەکە کردمە بەری وتی هەری ئێستا بچۆ وەریگرە ئەو مەبلغە ماڵ بە ماڵ سەردانی تەبەن هەمووشی بە سۆڕە و بە تەسویر هەمانە هەموو ماڵەکان مجموعەیشی لە سلێمانی بوو هەموویمان بەسەر کردەوە هەر بە ناوی خات و هێرۆخانەوە کە وتم ئەوە بڕی هاوکاری ئەوە کە بتوانن و شتێکی سەرەتایی بتوانین فریای ئەو بریندارە سەختانە بکەوین کە هینیا بکەن یعنی بەڕاستی ئێمە ماندووبووکردنەکەمان زیاتر بۆ ئەوەیە چونکە خۆشم لە مەعاناتەکە بووم زیاتر حەماسم بەهێزتر بوو و ئەو ڕێکخراوەشمان دروست بوو چونکە ڕێکخراو کە دروستە بێ بۆ خزمەتی
ئەو کەسانەیە کە ئیشی لەسەر بکەین لەبەر ئەو ئێمە نەمانتوانی بەڕاستی دەستەوەسان بۆ سین و هەروە سێر بکەین و لا یەزال هەتا لە مؤتەمەرێکیش من بەشداریم کرد لە ئەڵمانیا بەڕاستی خۆتان نەزانی ئەو چەکی کیمیاییە کە و کاتەی لە سەردەمی ڕژێمی باسە ئەڵمانیا ئەو چەکەی فرۆشت بوو بە عێراق من لەبیاوکو بەڕاستێک و هەڵەبجەیەک قسەی خۆمم کرد پێم وتم ئێوە چەکتی کیمیاییتان فرۆشتووە و حکوومەتەکەی خۆمان ڕشتێتی بەسەر میلەتەکەی خۆیە و هەڵەبجێ خاپور کردووە هەڵەبجێ کیمیاباران کردووە ئێوە ئەبێت تەعویزی ئەو شارە بکەنەوە چیتان کردووە بۆ هەڵەبجە و هەڵەبجەیەکان وەرن خزمەتی ئەو شارە بکەن بەکردنەوەی پرۆژەی گەورە بۆ ئەوی بتوانن هەریج برینی ساڕێژی ئەو شارە بدەنەوە لەبەرەوە زۆر ئێمە هەمیشە هەوڵەکانمان هەتا لە مؤتەمەرێکی لە بەریتانیا لە ناو پەرلەمانی بەریتانیا بردمانە هەیە لە دادگای لاهای یعنی تایبەت چینەتە ئەوێش داوای ئەومان کردووە کە کەیسی هەڵەبجە و کیمیابارانی هەڵەبجە بە جینۆسایت بناسیێنن یعنی چوینەتە ئێوە بە راپۆرت تەقدیممان کردووە داوامان کردووە کە ئێوە لە ئاستی نێودەوڵەتی و مافی مرۆڤدا هەر میلەتێک کیمیاباران کرا کۆمەڵکوژگرا پێویستە بە جینۆسایت بناسرێ و زۆر وڵاتان هەبووە بەو شێوەیە بوونەتە خاوەنی دەوڵەتی خۆیان بەڵام تا ئێستا ئێمە هین نەبوو یەکێک لە حوجەکانی ئەوان ئەوە بۆ وتیان ڕاستە ئێوە بە فەرمی ڕاستە ئێوەکو هەڵەبجەیی هاتوون بۆ لامان تەقدیمی ئینەکەی خۆتان کرۆ پێویستە لە ڕێگەی حکوومەتەوە بێ لە ڕێگەی دەوڵەتەوە مەبەستیان عێراق کە بە ڕسمی داوای ئەوە بکە کە کارەساتی کیمیابارانی هەڵەبجە تەقدیمی محکەمە بکە بۆ ئەوەی ئەوان ئەو کەیسە بە جینۆسایت باشە خاتو مابەت دەمێ پرسیار لەوە بکەم کە ساڵانی ڕابردوو تەنها لە یەک ڕۆژدادەنرا بۆ یادکردنەوەی هەڵەبجە ئەم ساڵ دوو ڕۆژیاندانەوە بۆ ئەوی بتوانن سەرجەم چالاکیەکان و هەرەویاتی هەڵەبجە بکەن ئایا ئەمە دەبێت بە ڕاستپاردە و یاخۆڵی ساڵانە ئەمە بەردەوام دەبێت یاخۆ تەنها بۆ ئەم ساڵ بەم جۆرەیە دیارە ئەم ساڵ ئەتوانم بە شێوازێکی جیاوازتر بوو شێوەیەک دەستپێیەکی مەراسیمەکەی شانزەی سێ بە ڕێپێوان دەستی پێ کرد ڕێپێوانان تەبعەن لە هەموو چین و توێژەکان لە ژنان لە گەنجان لە خوێندکاران هەموو ئەو پیا و معقولانەی خەڵکی هەڵەبجە لە شار و شارشکەکانی ترەوە خەڵکێکی ئێجگار زۆر هاتبوو لەوێەوە بە شێوەیەکی ماتەمینی تاکو و مەزاری شەیدان ڕۆشتین لێشەوە دەستپێیەکی تەبعەن وەڕاسیمەکە دەستی پێ کرد و دواتر هەر ئەو بەڕێزانی کە هاتوون تاجەگوڵینە خرایە سەر مەزارەکە ئەمە بۆ ڕێزکردن و وەفا بەڵام لە هەنێک بابەتی کە بڵین لە دوای میوەڕەوە پانێڵێکی زۆر باش تەقدیم کرا لە زانکۆی هەڵەبجە ئەم پانێڵە پێشنیاری ئەوە کرا بکرێتە توێژینەوەیەکی تایبەت لە ئاستی زانکۆی هەڵەبجە بتوانرێت سوود لەو تراژیدای گەورەی کیمیاباران وەربگیرێ بۆ ئەوەی بمێنێتەوە هەم بۆ خوێندکارەکان هەم بۆ جیلەکانی دوای سوودی لێ ببینێت لە کاتێکی ترشا دوو کتێب دەرچوو هەر لەسەر مەسەلەی کیمیاباران و دەرهاوشتەکان و هەتا لە ڕووی فقی ئیسلامیەوە خۆتان نەزان تا ئێستا ئەو کتێبە دەرنەچوە کاریگەری کیمیاباران لە ڕووی فقی ئیسلامیەوە کە ئەمە کتێبێکی زۆر باش دوێنێ کورسات دەستگای میدیای کورسات بە کاملی لە بانیەکەی لەوێ حزۆریان هەبوو تایبەتی کردبوو بە یاد و چالاکیەکانی کە لەو بۆنەیە بڕێوات مەهاباد خان ئەگەر بمانێت باسی هەڵەبجە و باسی زۆرەوە بە دووسێر بەرنامە و ئەمانەش تاوا نابێ بەڵام دەرفەتەکەی ئێمە شەر ئەو نەبوو زۆر سپاس دەکەین کە ئەم بەیانیە لەگەڵمانە ئامادە بوو ئەگەر بە کورتی شتێکت نابێت بتێ بیڵێ ئاماژەی پێ بکەی فەرموو وڵا من هەر ئەوەنە ئەڵێم هەموو ساڵێک خۆتان نەزانن لەم ڕۆژەدا کەس و کاری کیمیاباران ڕزگاروانی کیمیاباران 37 ساڵە بەردەوام داواکاری خۆیان پێشکەش بە حکوومەتی عێراق و بە حکوومەتی هەرێم ئەکەن ئەوە ساڵانە ئیشی لەسەر ئەکرێ و بەڵام ئەوەی کە جێی خۆی گرتووە لەم ساڵدا پەرلەمانی عێراق و کە کردێ پشوێکی ڕسمی لە سەرتاسەری عێراق
بەڵام هەرێمی کوردستان نەیکرد بە حوجەیەکی ئەوەی کە لە ناو پەرلەمانی کوردستانە هەین نەکراوە ئەمە تۆزێ کاریگەری هەبوو و هەر هەنگاوێک بنێژێ بۆ خزمەتکردنی هەڵەبجە دیارە خۆشببختی بۆ خەڵکی هەڵەبجە دروست دەبێت. زۆر زۆر سپاس مەهاباد خانکان بانێ لەگەڵمانەوەی مەهاباد شێخ حەمومین لێپسراوی ڕزگاربوانی چەکی کیمیایی لە هەڵەبجەکان بانێ لە ستۆدیۆ لەگەڵمانەوە دووبارە سپاس.